الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، گەورەترین شاخەڵاتی خوای پەروەردگار بۆ ئێمەی موسڵمان بریتیە لە قورئان. لە قورئاندا سەرنجمان ڕادەکێشێ بۆ چەند شتێکی دژ بە یەک. لەو ڕوانگەیەوە پێمان دەڵێ خۆشبەختی و بەدبەختی تێکگەڕای مرۆڤ لە دنیا و قیامەتدا ئەمەیە. في القرآن علم يمكن أن تطلق عليه اسم علم مصائر الناس في الآخرة عبر شاشات القرآن. مامۆستای نووسەر و بانخواز مامۆستا عابدین ڕەشید لە کتێبی کەلیماتدا لە لاپەڕەی 33دا ئەم دێڕە جوانەی نووسیوە لەبارەی قورئانەوە. ئەفەرمێت لە قورئاندا زانستێکەیە پێی دەوترێت زانستی چارەنووسی خەڵک لە قیامەتدا لە ڕێی خوێندنەوەی بابەتەکان لەسەر شاشەی قورئانەوە. بابزانین شاشەی قورئانی ئەم جارە چیمان بۆ دەنووسێ لە موتارەدا. لە سوورەتی فاتر ئایەتی 19 تا 22 دەچینە خزمەتی و دەفەرمێ وما يستوي الأعمى والبصير ولا الظلمات ولا النور ولا الظل ولا الحرور وما يستوي الأحياء ولا الأموات. خاڵی یەکەم وما يستوي الأعمى والبصير، هەرگیزە و هەرگیز یەکسان نین، خەڵکینە دڵنیابن وەکو یەک نین. چێ؟ الأعمى والبصير، ئینسانی کوێر و نابینا لەگەڵ ئینسانی چاوساق و چاوسەلامەت، ئەمانە هەرگیز نابێ وەکو یەک تەماشا بکرێن. هەر کەسێک نابینایەک و چاوساغێک هەر وەکو یەک ببینێ بڵێ هیچ فەرقیان نییە، ئەوە نە لە دین تێگەیشتووە نە لە ژین بە ئاگایە. ڕێزم هەیە بۆی ڕووی جەنابتان زۆر کەودەن و دەبەنگە، بەڵام بە ئاگادار بین. قورئان باسی مرۆڤەکانی کردووە کە خوا بەسەری کردوونەوە، هەیە زگماگ نابینایە، هەیە بەهۆی نەخۆشیەکەوە، هەیە بەهۆی مین و تەقەمەنیەوە، هەیە بەهۆی ڕووداوی جەنگی دەستکردی مرۆڤەکانەوە نابینا بووە. ئایا ئەوە زەم کراوە؟ ئایا چاوساغەکان فەزڵیان هەیە بەسەر نابیناکانەوە؟ ناوەڵڵا ناوەڵڵا، حاشا لله سبحانه وتعالى، خوا ئاوای نەفەرمووە. بەڵکو بەڕێزان زۆر نابینا هەیە، مامۆستای هیممەت و ڕێنمایی و پەروەردە و ڕابەری سەدان چاوساغە. لە لای خۆش زۆر قەدرگرانن ئەو نابینایانە. ئەی مەبەستی خوای پەروەردگار چییە کە دەفەرمێ لا يستوي الأعمى والبصير، هەرگیز ئینسانی کوێر لەگەڵ چاوساغا وەکو یەک نین. مەبەستی چەند خاڵێکە، ئەمە دەرسی ژیانە، ئەمە دەرسی دنیا و قیامەتە بەڕێزان لە قورئاندا. مەبەستی یەکەم ئەوەیە ئاگادار بن ئیماندار و بێ ئیمان هەرگیز وەکو یەک نین، نە لە دنیا و نە لە قیامەت. هەر وەختێک میلەتێک خەڵکێک لە ناو موسڵمانان وای لێهات وتی کافر و موسڵمان فەرقی نییە، ئەوە دڵنیا بە نە دنیات دەبێ و نە قیامەتت دەبێ. نابێ. موسڵمان و ئیماندار چۆن فەرقی نییە لە لای خوا و لە لای خەڵکی موسڵمان لەگەڵ کافردا؟ نە لە لای خۆیان و ناخی خۆیان نە لە لای خەڵکی موسڵمان ئەم دوانە وەکو یەک نین. ئیماندار بەڕێزان الحەمدولله بە نووری حەقی ئیسلام دڵی ڕووناکە، بەڵام بەخوا کافر دڵی تاریکە. ئێمە بەرچاومان ڕۆشنە و دەبینین مردنمان چۆنە، دوای مردنمان سرە مەرگمان، قیامەتمان، قەبرمان، مەحشەرمان، بەهەشتمان، دۆزەخمان. بەڵام وەرە کابرایەکی کافر کە بڕوای بە هیچ نییە دەڵێ بۆ خۆشی سەرگەردانە دنیا گەر هەر ئەم چەند ڕۆژە بێ بە مردن کۆتایی پێ بێ، ڕۆمانێکی بێ ئاکام و بێتامە، دائیمە دڵی تاریکە، با دەریشی نەبڕێ. حەیفە
حەیف ئەمڕۆ گرفتاری ئێمە ئاوەین لە لای خەڵکی مسلمانێک و کافرێک و بێبڕوایەک و بێدینێک وەکو یەک تەماشا بکەیت. بەخوا حەیفە کچت هەبێ لە بەشودانە ئەوەی حسابی بۆ نەکەی دین و ئیمانی کوڕەکە بێ. بەخوا حەیفە ئەزیزەکەم کوڕی گەنجی مسلمان کاتێک کە حەزت بە هاوسەرگیریە و حەقی خۆتە ئەوەی کە حسابی بۆ نەکەی لەو ئافرەتەی دەبێتە دایکی منداڵی داهات و هاوسەری هەمیشەیت تەنها دین و ئیمانەکەی بێ بەس شکڵ و شێوە ببینی. بەڕێزان ئەگەر تەنها شکڵ و شێوە بێ وەکو گڵۆپێک وایە گڵۆپێک ئەگە ئەو تەلی ڕووناکیی ناوەوەی نەما با لەسەرەوە هەر زێڕکەفت کرابێ ڕووناکی نییە ڕووناکی. بەخوا ئینسانیش ئەگە ئێرەی بە ئیمان ڕووناک نەبوو کە دڵ و دەروونە با سەر و سیمای جوانترین ئافرەتی دنیا بێ لێی ناحەسەیتەوە. ئای چەند دوورکەوتوینەوە لەم ئایەتەوە ما یەستەوی الأعما والبەصیر. زۆرمان پێ سەیرە و خەڵک بە تێبینیەوە تەماشای کوڕێکی گەنجی چاوجوانی چاوساغ دەکا کە ئافرەتێکی نابینای خواست پێ و کردێتی بە هاوسەری خۆی. زۆری بەلاوە جێی سەرنج و تێڕامانە کاتێک کە کچێکی شۆخ و شەنگ و چاوجوان شوو بە کوڕێکی نابینای بێت چاوی و کوێر بکە. بەلایەوە سەیرە، بەڵام هیچ بەلایەوە سەیر نییە ئەو خەڵکە ڕۆژانە هاوسەرگیری لەگەڵ کەسانی بێدین و بێ ئیماندا بکە. هیچ بەلایەوە سەیر نییە ئەڵێ ئەم پۆستە ئەم شوێنە کە فڵان کەسی لێدا دەندرێ بێدینێکی لێبێ و ئیماندارێکی لێبێ کوڕە هەر وەکو یەکە. ناخوا دەفەرمێ وەکو یەک نین. هەر وەختی وەکو یەک تەماشاتکردن ژیان و ژینگە تێک دەچێت. بەخوا قیامەتت دەکەوێتە خەتەرەوە ئاگادار بە. دووەم مەبەستی ئاەتەکەەوە ما یەستەوی الأعما والبەصیر پێشەوای کوێر. پێشەوای کوێر، سەرکردەی کوێر، وەزیری کوێر، پەرلەمانتاری کوێر مەبەستی کێیە؟ ئەوە نییە چاوی نابینێ، چاوی ساغا، بەڵام کوێر بووە بە تەماحی کورسی و پارە. کوێری کردو ئەم کورسیە بە حیاتی بەجێ نایڵێ. کوێری کردو ئەم پارە حرامەی قوتی ئەو مناڵە بەستە زمانانە و تۆی گەنج و تۆی بە تەمەنی ئەهلی مزگەوت و ئێوەی بیسەر و بینەرە ئەو پارە کوێری کردووە هیچ نابینێ. ئەمە زۆری فەرقە لەگەڵ ڕابەرێک، سەرکردەیەک، چاوساغێک، پەرلەمانتارێک، وەزیرێک کە چاوساغە کە شەو و ڕۆژ لە خەمی خەڵکە، لە خەمی خاکە دوور دەبینێ. ئەمان بەسیرە دوور دەبینێ چارە نووسی ئەم میلەتە ئەم داهاتوی ئەم وڵاتە بۆ کوێ دەچێ. بەخوا ئەم دوانە هەر وەکو یەک نین. هەر وەختێ خەڵک هەردووچیانی وەکو یەک بینی ژیان وەکو ئەمڕۆ تاڵ دەبێ. ئەو پێشەوایی کە کورسی و کولێرە و پارەی حرام کوێری کردووە لەگەڵ ئەو پێشەوایی کە ڕازگۆیە لەگەڵ میلەتی و خاک و خەڵکی خۆیدا، بەخوا بەڕێزان پەرێزی وڵاتەکانیان دیارە وەکو یەک نین، پەرێزیان دیارە وەکو یەک نین. ژیانی هاوڵاتیانیان لە ئازادی، لە ئەمان، لە ئاو نان و بژێوی ژیان بەخوا وەکو یەک نین. خۆوە سەیری ئەم سەرزەویە بکە کاکە هەر وڵاتانی دیندار و بێ ئیمان حساب مەکە، بەس سەیری سەرکردەکانیان کە ئەو وڵاتانەی بێدینیش بن کە سەرۆکەکانیان کە ڕابەرەکانیان خەمخۆری خەڵک و خاک و دووربینن، خەمی خەڵکی خۆیانە و مشوریان دەخۆن، بەخوا پەرێزی وڵاتیان لەگەڵ وڵاتانی ترا فەرقی هەیە. بەخوا ژیانی خەڵکیان لە ئەمان و لە ئازادی و لە ئاو نان و بژێوی و کاردا فەرقی هەیە. ئاخر بۆیە خەڵکی وڵاتی موسڵمان سەری خۆی هەڵدەگرێ و ڕوو لەوێ دەکا و بە شاگردی ئەوێژ مەمنونە چونکە دڵنیایە لە ژیانی. خوا دەفەرمێ ئەم دوانە وەکو یەک نین. سێمیان ڕاوێژ بە کەسی شارەزا و پسپۆڕ و بەرچاوڕوون و دڵسۆز بکەی قەد وەکو ئەوە نییە سەرنجامی ژیانت کە مشورخۆرت، پرسپێکراوت، ڕابەرت نەشارەزا و نەفام و خۆویست بێ. قەد وەکو یەک نین. ئێمە بۆ کاروباری تاکمان جەنابەت وەکو تاکە کەسێک ئەگە ئیشێکتە بوو زۆری فەرقە ئەنجامەکەت لەو سەرەوە کە پرست بە ڕاوێژکارێکی دڵسۆزی شارەزای خەمخۆری بە ویژدانی موسڵمان کردبێ. بەڵام بەخوا ئەنجامەکەی زۆر تاریکە کە پرست بە کەسێکی خۆپەرستی، خۆ بەزلزانی، نە شارەزای بەرچاو تاریک کردبێ. زۆری فەرقە بۆ ژیانی خێزانیت لە هاوسەرگیریدا لە شوکردن و ژنهێنانە پرست بە پسپۆڕێک کردبێ، بە دڵسۆزێک کردبێ، عاقبەت لەو سەرەوە دەرەکەوێت لەگەڵەوەی کە پرست بە ناپسپۆڕێک کردبێ. لە جیابوونەوەی ژن و مێردێکدا کە کێشە دەکەوێتە بینیانەوە
کابراایشی بە تەمەەن پیرێژنێ کوڕێکی گەنجی عەسەبی تاتۆکرا و دێتە مەیدانەوە و دۆ شاویان لێ تێکەڵاو دەکە و ژیانیان هەڵدەوەشێنێ بەخوا زۆری فەرقا و کەسەی دەچێتە بینی ئەم ژنومێردە ناکۆکەوە ئینسانێکی ساڵح و مصلح و ڕێک و پێک و بە ویژدان و شارەزا و قسەزان و دڵ و دەروون پاک بێ بەخوا بەڕێزانەکە ژنومێر کێشیان چۆ سەر سۆسیال میدیا و فەیسبوک و ئەوانە لەوێ زەممی یەکتریان کرد ئەی هاوار زۆری فەرقە لەگەڵەوەی کە پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتان ئەهلی مزگەوت و دەست بەدەست نوێژ بانکا بڵێ وەرە بەنیهێنی دوو قسەی خێرمان لەگەڵا بکە و سینەت حتا دەیبێ قەبرەوە نهێنیەکمان نادرکێنێ زۆری فەرقە خوا دەفەرمێ وەکو نابیناکە و چاوساغەکە وایە ئەمە قورئانە حکوومەتەکان ئەوانەی ڕاوێژ بژی حکومەت دەکەن و ڕێنمایی دەکەن زۆری فەرقە دڵسۆز بێ شارەزا بێ پسپۆڕ بێ بەخوا حکوومەتەکانی دواکەوتو وڵاتی ئێمەش بەڕێزان فەوتاوی ڕاوێژکاری نەزانین کە بەس بە پلەی حیزبی کراوەتە ڕاوێژکار و پۆستێکی پێ پڕ کراوەتەوە موچەی زەبەلاح دەخوا و نە هیچ دەزانێ نە هیچ غیرەتیشی هەیە بۆ کەسێک کە بە حساب ڕاوێژی دەبێ پێ بکە بڵێ وەڵام شتە وایە جارێکیان لە جەنابی دکتۆر کەریم قەرەستانیم بیست پسپۆڕ و پرۆفیسۆر لە بواری زانستی دەروونناسی و مامۆسای زانکۆی سلێمانی باسی ئەوەی کردوتی چوومە وەزارەتێکی ئەم حکومەتی هەرێمی کوردستانی خۆمان دکتۆر کەریم بۆ خۆمی جێڕایە وتی وەڵڵی مامۆستا چووم ویستم جەنابی وەزیر ببینم وتیان وەڵات جەنابی وەزیر ڕاوێژکارەکانی کۆ کردوتەوەی وەزارەت هەندێک قسە و ڕێنماییان بداتێ یەکتم برا خۆ دەبوو بەعەکسەوە بوویایە بەعەکسەوە دەبوو ڕاوێژکارەکانی وەزارەت ڕێنماییان بدایە بە جەنابی وەزیر نەگو وەزیر ڕاوێژکارەکانی کۆ کردوتەوە قسەیان بۆ دەکا و نەسیحەتی خێریان دەکا ئەخرەوە زۆری فەرقە لە هەموو دنیادا ڕاوێژکارەکان دەچن نەسیحەتی خێری وەزیرەکە دەکەن ڕێنمایی دەکەن بە ئاگای دێننەوە ڕێڕاستی نیشان دەدەن کوتی وەڵڵی بۆ خۆم بەم جویانەی خۆم دە سکرتێری وەزیرم بست دیوەڵات جەنابی وەزیر کۆبوونەوەی هەیە لەگەڵ ڕاوێژکارەکانە و هەندێک نەسیحەت و ڕێنمایی خێریان دەکا و دەیانهێنێتە سەر ڕێگای ڕاست ئەی هاوار ئەخکاکە بۆیە وڵاتێک هەڵدەتەکێ بۆیە نەبوو جە و نەموچە و نە هیچ شتێک بەرگەمان ناگرێ با ئاگاداری خۆمان بین بەڕێزان ولا الظلمات ولا النور ولا الظلمات ولا النور خاڵی دووەم پەروەردگار دەفەرمێ ئەم دوانە هەرگیز وەکو یەک نین تاریکاییەکان تاریکستانەکان لەگەڵ نور و ڕۆشناییدا وەکو یەک نین جا سێری وردی قورئان کەم بەڕێزان لایەک دووبارە بۆەوە لێرە جاری پێشوو فەرمووی لا يستوي الأعمى والبصير نەیفەرمووی لا يستوي الأعمى ولا البصير بەڵام لێرەدا دەفەرمێ ولا الظلمات ولا النور چاو لێ بەڕێزان لایەک کە دووبارە بۆەوە پێمان دەڵێ تاریکستانەکانی بەجەمع هێنا یەکجار زۆرن بەڵام تاریکستانەکانیش لە ناو خۆیاندا فەرقیان هەیە حەد چاو ئەنگوستە چاوە هەر کەس نابینێ هەیە تۆزە خەفیفترە هەیە تۆزە ڕوونترە تاریکیەکانی بەجەمع هێنان قورئان دەفەرمێ الظلمات ئای تاریکستانی هەزارەها بەرنامەی دەستکردی مرۆڤ هەیە ئێستا بەس حیسابکە ئەوەی کەوا خوێندوتەتەوە بیستوتە لە جیهاندا لە کۆن و لە ئێستادا چەندەها ئایدۆلۆژیا هەیە هەمووی دەڵێ ئەم ڕێگای کە من مرۆڤێک نووسیوێتەوە بەختەوەری مرۆڤی پێیە بەڵام بەخۆی هەمووی تاریکستانە چونکە هەر دوای چەند ساڵێک ئەوانەی دان ناوەلی پەشیمان دەبنەوە دەڵێن بەخوا بە کەڵک نایە بتەکان بەڕێزان بە هەزاران بتمان هەیە بت هەبوو جاران بەرد و دار و ڕۆژپەرستی مانگپەرستی ئەستێرەپەرستی مانگاپەرستی مشکپەرستی کە ئێستاش لە جیهاندا هەندێکیان هەر هەن ئەسحابی قوبور پەرستەکان ئەوانەی کە لە قەبر دەپاڕێنەوە ئەوەندەی لەو قەبرە دەپترسێ لە خوای پەروەردگار ناترسێ ئەوەندەی ئومێدی وایە ئەگەر لای ئەو قەبرە دوعایە بکە ئومێدی وانییە کە لە ماڵە خوا دەنجی دەبیستێ نەعوذ بالله ئەوە قەبری پەرستووە ئەها تاریکە هەمووی تاریکە بەڵام ئەمڕۆ مەسەلەکە قەبرپەرستەکان کز بوون خەڵک هۆشیار بووەتەوە ئەوانەی کە بەداخەوە بە ناوی تەوحید و یەکتاپەرستی و بانگی خەڵکی دەکەن بۆ خۆیان ئەسحابی قوسور دەپەرستن هەر لەم شارانە نبینی کابرا کراوە بە مەلا و ڕدێنێکی پانی ئەوەندە دانراوە معاویز و محافزی لێک ناکاتەوە تۆ مەلابی حەو عینێن لێک نەکەیەوە دوعا دەکەم معاویز وابێ و فڵان کەس وابێ و دوعای هەموو لە زیاتی دوعا بۆ فەقیر و هەژار و بەستە زمان و عەرەبان چی و کرێچی دوعا بۆ ئەوانە دەکاتەوە تا تۆ ئەسحابی قوسور بەڕێزان دەپەرستی کەچی باسی تەوحیدیش بۆ خەڵک دەکات ئەمە هەمووی تاریکیە خەڵک کەوتۆتە تاریکیەوە
بەڵام خوا فەرمووی ئەننور، بەڵام بەڕێزان ئەننور یەک دانەیە بە تاک هاتووە، تەوحید هەر یەک دانەیە، خوا ناسی هەر یەک دانەیە، بەڵام تکایە بە ئێمەی مسلمانیش دینەکە پارچە پارچە نەکەین، چونکە خوا فەرمووی ئەننور، ظولومات جەمع زۆرن، بەڵام ئەننور تاکە نابێت بکرێت بە پارچە پارچە. پەروەردگار لە سوورەتی ئەڕوم ئاەتی 31 و 32 دا دەفەرمێ ولا تكونوا من المشركين من الذين فرقوا دينهم وكانوا شيعا كل حزب بما لديهم فرحون. دینەکەتان پارچە پارچە مەکەن و مەبن بە مشریک، وەکو مشریکەکان مەبن. ئەم ئیسلامە ئازیزە کە یەک سەرچاوی بێگەردی هەیە کە قورئانە خوا مسلمانان لەناو خۆتاندا مەبن بە دوژمن، مەبن بە پارچە پارچە، من بەس خۆم پێ ڕاست بێت تۆم پێ گومڕا بێت، تۆ بەس خۆت پێ ڕاست بێ و فڵان کەست پێ گومڕا بێ. ئەها خوا فەرمووی نور یەکە، بەڵام ظولومات تاریکستانەکان زۆرن جەمعن جیاوازن. کەچی خەریکە ها ژیانمان بەچی تاڵ بێ مسلمانان ئەهلی کوفر خەریکە یەک دەگرێ، کەچی مسلمانان لە ناوخۆیاندا پەردەبن کە دەبوایە بە عەکسەوە بوویایە. خوا دەفەرمێ ئاگات لێبێ وەکو یەک نین. خاڵی سێم وەلە الظیل وەلە الحەڕوڕ، پەروەردگار دەفەرمێ سێبەر و گڕەباکان وەکو یەک نین. دیسان لێرەدا لای دووبارە کردەوە، هەموو سێبەرەکان وەکو یەک نین، هەموو گڕەباکانیش وەکو یەک نین. سێبەرەکان یەکەمیان سێبەرمان هەیە بەڕێزان کاتیە بۆ پشودانێکە، دوای هیلاکی و ماندووبوون و گەرما وەکو سێبەری دارێک. جەنابەت جار هەبوو لە سێبەری دارێکە پشوێک دەدەی ئای چەند خۆش و ئیسراحەتە، وەکو سێبەری بەردی گەورە، وەکو سێبەری لاپاڵی شاخێک. قورئان ئاماژەی بەم سێبەرە کاتیە کردووە. دەفەرمێ لە سوورەتی ئەلقەسەس ئاەتی 24 موسا پێغەمبەر سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت دوای بڕینی ڕێگایەکی یەکجار زۆر کە ئاوارە و دەربەدەر بوو لەبەر دەستی زوڵم و ستەمی فیرعاون، ئالەو کاتەدا بەڕێزان قورئان ئاماژە بەوە دەکا گەیشتە ئەو شوێنە و دوو کچی بینین کە بەداخەوە خەڵکێکی بێویژدان هاوکاریان نەدەکردن، چوو هاوکاری کردن و مەڕەکەی بۆ ئاودان و قورئان بە درێژی باسی کردووە. ئەوەی مەبەسمە ئەوەیە ثم تولى إلى الظل. لە سوورەتی ئەلقەسەس ئاەتی 24 دەفەرمێ پاشان گەڕایەوە ژێر سێبەرەکە، ژێر سێبەری بەردێکە، تاشە بەردێکە، دارێکە، یان لاپاڵی شاخێک سێبەرەکەی هاتووە موسا لایدا ئیسراحەتێک بکە. دوو دەرسی گەورە بەس لەم ئاەتە وەردەگرین. 24 ئەلقەسەس لێرەدا یەکەمیان پرسیارێک دروست دەبێت، باشە قورئان کەشتەکان زۆر بە کورتی باز دەکا، بۆچی باسی ئەو سێبەرەی کرد؟ ئەڵظیل بە ئەلفلام هەر ئاوە ئاماژەی بۆ کرد، گەڕایەوە بۆ ژێر ئەو سێبەرە، دیاریشی نەکرد. موسا چۆ ژێر سێبەری تاشە بەردێکی گەورە لاپاڵی شاخەکە بوو کە سێبەری هاتبوو یان دار و درەختێک بوو. نەخێر ئەوەی گرنگە دەرسەکە پێمان دەڵێ ئەو سێبەرە ئەڵظیلە لای خوا زۆر گرنگە. قورئان شتەکانی بە کورتی باس کردووە، ئەوەی زۆر گرنگ نەبێ ئاماژەی پێ ناکە. یعنی ئەم دارە بەڕێ ئەم سێبەرە هەرچیەک بێ زۆر بەڕێزە لای خوا، بۆیە لە قورئانە حتا قیامەت دەخوێندرێتەوە، چونکە گەنجێکی ئاوارەی غەدر لێکراوی ماندوو هیلاک بۆ ماوەیەک ئەگە سەعاتێکیش بێ حەساندیەوە سێبەری بۆ کرد. ئەها ئەو کاتانی کە گەرمە عەرەق بە هەموو لەشتا دێتە خوارەوە زۆر هیلاکی کە دەچێژێت ئەو فێنکایی و سێبەرە خۆشەوە لەی خەی ئیسراحەتم کرد. خوا ڕێزی لەو سێبەرە گرت کە موسای گەنج و ئاوارە و غەریب و زوڵم لێکرا و غەدر لێکراوی حەواندەوە ئەگە کاتیش بێ. ئەم ئاەتە بە من و بە تۆ دەڵێ با تۆش سێبەربی بۆ کەسێکی دەروون ماندووی هیلاک و شەکەتی ناخ و دەروون. بەڕێزان ماندوو شەکەت و گەرما بردە هەر ئەوە نییە کە لە ڕێگەی دوورەوە هاتبێ، بەخوا هەیە لەبەر سپلیتە لەبەر موبەریدەی فێنکە لە هاویناندا، بەڵام دەرونی گڕی گرتووە، بەڵام لە ناخەوە گەرماتینی بۆ هێناوە بەدووی سێبەرێکا دەگەڕێ کە هانای بۆ تۆ هێنا کە دەردەدڵی خۆی بۆ لاکردی سەیرت کرد گڕی دەروون لە دەمیەوە دێتە دەرێ. دوو قسەی جوانت بۆ کرد، هێمنت کردەوە، دەرونی گڕگرتوت فێنک کردەوە، ئارامت کردەوە و هەڵچوونەکەی دامرکاندەوە و بە گریانەوە هاتبوو بە پێکەنینەوە لە لاد ڕۆیشتە دەرەوە، یەقینت هەبێت لەو کاتەیە خوا ناوی تۆ تۆمار دەکا وەکو ئەو ئەڵظیلە. ئەو سێبەرە خوا تۆماری کرد لە قورئانە چونکە موسای ماندووی حەساندەوە. ئەمڕۆ بەڕێزان خەڵک هەیە دەرونی گەرمە دەروون
گڕی دەروون موشکیلەکان تینی بۆ هێناوە لە من لە جەنابەت ڕادەبینێ و دەردە دڵی خۆی دەکە ئای چەند خۆشە ئەگە سعاتێکیش بێ خۆ تۆ ناتوانێ هەموو کێشەکانی بۆ حالکەی بەخوا ناتوانانی پارەشی بدەیتێ بەڵام جار هەیە بە نیو سعات بە سعاتێک بە چارەگە قسەکردن ئاوێک دەکەی بە دەرونی گڕگرتوویدا ئارام و هێمنی دەکەی و تووشی موسیبەتێک و کارەساتێک نابێ یەقینت هەبێت لەو کاتەدا خوا بە چاوی ڕەحمەت سەیرت دەکا دەرسی دوم دەفەرمێت ثم تولى إلى الظل موسا دوای ماندووبوون دوای ڕۆیشتن دوای ماندووبوونێکی زۆر ئەمجا پاڵیدایە لای سێبەرەکە قورئان لێرەدا وشەی ثمەی بەکارهێنا ئەها بەڕێزان ئەو وشانەی قورئان هەمووی دەرسی لێوە دەگیرێ ثمە پێمان دەڵێ ئەی گەنج حتا هیلاکی نەبی عەرەقت دەرنەدابێ ماندوو نەبووبی شەکەت نەبووبی بەردەوام حەزت لە سێبەر نەبێ دوای ماندووبوون بڕۆ بۆ پشودان و بەر سێبەر با سووری لێ ببینی با لەزەتی لێ ببینی ئەها گەنجی ئەمڕۆی ئێمە بەڕێزان چونکە ماندووبوون کەم دەبینێ ناڵم زۆری یعنی هەمووی بەڵام زۆریەکەی ئەوانەی کە باوکیان دەوڵەمەندە پلەدارە پارەدارە دەوڵەمەندە خاوەن شەریکات و کۆمپانیایە هیچ زەحمەتێکی وا نابینێ واللهی چێژ لە نیعمەتەکانی خوا ناکە واللهی چێژ لە سێبەری ماڵەکان ناکە عەزیزم سێبەرەکان نرخیان نازانێ بۆیە ثمە پێی وتین بەردەوام بامان دووبی ئەمجا بڕۆژێ سێبەر کوردەواریش لە دێڕەکە جوان دەفەرمێ حازر خۆری بەر سێبەر مەبە نا ماندوو بە شەکەت بە ئەمجا پەنا بۆ سێبەر بەرە ئەوە ئاەتەکە ئەو دەرسەشی بۆ ژیان لێوەردەگیرێ دووەم سێبەری هەمیشەیمان هەیە وەک سێبەری خانوو خوا فەرمووی سێبەرەکان وەکو یەک نین هەوڵ بدە سێبەری هەمیشەیت هەبێ کاکە با خانووت هەبێ چەندە بچووکیش بێ حەز بە ئەمان دەکەی حکومەت ئەگەر دەیەوێ هاوڵاتی دڵی بە وڵاتەکەی خۆش بێ دڵی بە ماڵی خۆی خۆش بێ دڵی بە وڵاتەکە خۆش بێ و ئەم وڵات و نیشتیمانە بە ماڵی خۆی بزانێ کاکە با خانووی بۆ بکە بەڕێزان ئەرکی حکومەتە ئەگەر دەتانەوێت خەڵک دڵی بە وڵاتەکە و بە کوردستانەکە خۆش بێ پێشینەی خانوبەرەی بدەیە سلفەی بدەیە بە درێژخایەن بڵێ مانگی 50,000 بێ مانگی 70,000 بێ بە پێی داهات و موچەت 100,000 بێ بمدەوە خۆل بە بەلاشیش مەیدەیە بەڵام وای لێدێ هەموو خەڵک دەبێتە خاوەن خانوو نەک تەنها هەر خەمی ئەوە دەبێ ڕۆژانە شوقە و باڵەخانەی 20 قات و 30 قات و 40 قات و 70 قات بە ئاسمان ئاردەڕوە شاری مۆدێرن و خەونەکان دروست دەکرێ بەڵام هەمووی دەبێت بێتەوە کرێکی مەسئولینەکانی ئەم وڵاتە بەخوا وڵات بەوە پێش ناکەوێ وەلە ظل سێبەرەکان وەکو یەک نین سێم خاڵ و کۆتا خاڵ کەسێکت پێگەیشت کەسێک کە پێگەیشت و گەیشتە کورسی و کولێرەی خۆی بەڵام هیچ سایە و سێبەر و سوودی نەبوو تۆ نەبوو هیچ مسلمانێک و هیچ خەڵکێک نەبوو لە دەوری مەگەڕێ خۆتی بۆ مەکە بە پەیژە حتا ئێرەتی بۆ مەکە مەرەکە بکەوە بەخوا خەڵکانێکەیە مسلمانانی ئەم مزگەوتە بچکۆلێ خۆمان ئێوەی بیسەران و بینەران ئێوە کەسێک کە ئەم وتارە بڵاو دەکەیەوە بەخوا خەڵکێکمان هەیە وەکو خوا بەس بەوە دروستی کردبێ 4 ساڵ جارێک بەس پەنجەی تێڕۆکە جاک کە ئەو فەقیرە ها دەوڵەمەند ئەگەر لە ناچاریە لەبەر موچە و پیشەکەی دەنگیش دەدا بە حاڵ سەری پەنجەی دەگەێنێت ئەوە دوایی لە مزگەوتەکان لە شوێنەکان لە بازار دیقەتیان بدەن دوایە 2-3 ڕۆژێکە دەنگدان دەکرێت ئەگە بکرێ ئەگەر ئەو پەنجەی تیاڵ دەکێشێت دەوڵەمەند و ئەوەی خۆی بەشت دەزانێت ئەوەی وڵاتەکەی هەموو قوت داوە بە حاڵ سەری پەنجە گەیاندوێتە فەقیر کە دوایی دێەوە بۆ لای من مامۆستا حکومە خواردنی حتا ئێرە تێکردووە دایمە دەستت پیسە پەنجەکەی تێڕۆ دەکوازانە خێری زیاترە وەکو خوا بەستەوەی بۆ ئەوە دروست کردبێ لە وڵاتەدا کاکە ئەگەر کەسێک سایەی نەبوو سێبەری نەبوو سوودی نەک هەر بۆ تۆ بۆ هیچ کەس نەبوو خۆتی بە قوربان مەکە پەیژە هەڵگر مەبە ئاڵا هەڵگر مەبە ڕسم ڕامەوە شوێنە کوڕە دە تێبگە کۆتای وتارەکەم بە شعرێکی جوانی مفتی پێنجوێنی دێنم ئەوە مەلای کوردە مەلا عەبدوڵڵای مفتی پێنجوێنی بە ڕێزان ساڵی 1952 زاینی کۆچی دوایی کردووە 1952 مردووە بەڵام سەیری ئەم هەستە ئەم بوێریە ئەم دلێریە کاربەدەستی بە وەلی ئەمری خۆی نەدەزانی ئەوە مەلای کوردە ئەمە ڕەسەنایەتی کوردی ئەمەیە ئەوە دیوانی مفتی پێنجوێنەیەکێکە لە شعرە هەرە بە ناوبانگەکانی با بەشێکتان بۆ بخوێنمەوە
دەفەرمێت گەورەیەک بۆ کەس نەبێ سێبەری. ئەم شیعرە هەندێک خەڵکم گوێ لێ بۆ بە هەڵە دەیخوێنێتەوە، دەڵێت گەورەیەک بۆ من نەبێ سێبەری، بەڵام موفتی پێنجوێنی وای نەفەرمووە. ئەی لەو ویژدانە، لەو ئیمانە، لەو دڵڕووناکیە. شیعرەکە ئەسڵەکەی ئاوایە، گەورەیەک بۆ کەس نەبێ سێبەری. ئەینا دەکرێ بە ڕێزان، یعنی وامە بە نەیفەرموو گەورەیەک بۆ من نەبێ سێبەری، یعنی من بەس خۆپەرست بم. ئەگەر کار بەدەستێک لەم وڵاتەدا هەموو خاک و وڵاتەکە بوو بژێنێتەوە، بەڵام وەڵای من بە شخصی خۆم ئیستیفادەم لێ نەکردو، نەفرەتی لێ دەکەم. نا، ئەی ئەو خەڵکە ئەخە ئەوەش برامە، ئەوەش خوشکمە، ئەوەش ئامۆزامە، ئەوەش کەس و کارمە، ئەوەش هاونیشتیمانیمە. ئەگە خوا دەکا خەڵکێک لە کەسێ ئیستیفادە دەکات، جا با من شخصی خۆم ئیستیفادەش نەکەم، دەبێت هەر بە یەکۆمی بزانم. نە، ئەوە گرفتە سوودی بۆ کەس نەبێ، نەکرد بۆ منی نییە، بۆ کەسی نییە. وە شعرەکە ئاوایە، گەورەیەک بۆ کەس نەبێ سێبەری، خۆم بۆ بجێڕم لە دەوری سەری، بەوشتی بۆچی بم بە مەیتەری، وەختێ دەرکەوێ هەستم لەبەری، هەر بۆ خۆی دایم هەوڵی ژیان بێ، یاخوا ئەو گەورە بەشی نەمان بێ. گەورەیەک چاوی لە فەقیر نەبێ، دەربەست ژیانی جوان و پیر نەبێ، کەس لە پوڵێکی دەستی گیر نەبێ، جەرگی بۆ میلەت وێنەی قیر نەبێ، مێمڵ بە ماڵ و دوژمن بە جان بێ، یاخوا ئەو گەورە بەشی نەمان بێ. گەورەیەک دایم خەمخۆرت نەبێ، مەرهەمی ئێش و ئازارت نەبێ، جێگەی تەنگانە و هاوارت نەبێ، حەکیمی جەستەی بیمارت نەبێ، ئەگەر خاوەنی خاچی ئێران بێ، یاخوا ئەو گەورە بەشی نەمان بێ. گەورەیەک بۆ خۆی، گەورەیەک بۆ خۆی نەڕوانێتە من، گەورەیەک وەک خۆی، گەورەیەک وەک خۆی نەڕوانێتە من، خۆی پڵاو خۆر بێ و من نانی هەرزن، سەرباقی ئەوەش تاڵان و کوشتن، ڕیشەی سەربەستیم دەربێنێ لە بن، هەر خۆی قەڵە و کاوشان و ملپان بێ، یاخوا ئەو گەورە بەشی نەمان بێ. گەورەیەک ژینی بە خوێن مژین بێ، زیادەنانی خۆی بەنان بڕین بێ. ئەڵڵاه دەڵێ بۆ ئێستای وتووە، گەورەیەک ژینی بە خوێن مژین بێ، زیادەنانی خۆی بەنان بڕین بێ، هێندە بێ ڕەحم و ویژدان و دین بێ، عالەم لە جەوری دڵپڕبرین بێ، ڕۆژ بە ڕۆژ باری دەردی گران بێ، یاخوا ئەو گەورە بەشی نەمان بێ. گەورەیەک نیوەی ڕەنجی ساڵت، گەورەیەک نیوەی لە ڕەنجی ساڵت، بسێنێ لە دەست خۆت و منداڵت، هێشتا بەزەیی نەیا بە حاڵت، بەدار و بە شەق بشکێنێ باڵت، چاویشی لە دەست شوان و سەپان بێ، چاویشی لە دەست شوان و سەپان بێ، یاخوا ئەو گەورە بەشی نەمان بێ. بەڕێزان، ئەم ئاەتەی قورئان لە سوورەتی فاترە زۆر پڕمانایە. بەویستی خوای گەورە تەمەن باقی بێ لەسەر خێر، لەگەڵ جەنابتاندا لەم مزگەوتە بچکۆلەی خۆمان و لەگەڵ ئێوەی بەڕێز و ئازیزشدا ئینشاءالله بە خزمەت قورئانەکە دەگەینەوە و دەرسی باشتری لێوەردەگرین. یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی، باشتر لە قورئان بەهرەوەرمان کەی، شیفای هەموو نەخۆشیەکانمان بۆ بنێری، وڵاتمان لە شەڕ و ئاشوب بەدوورکەی، عاقبەت خێرمان کەی، ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی. ئامین ئامین والحەمد لله رب العالمین.